بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان ئامادە بوونی ێژە بەیانیتان باش زۆر بەخێر بێن. هەفتەیەک پێش ئێستا بەداخەوە بەهۆی بارانبارینێکی زۆر هەروەک باس کرا لێرە زەرەر و زیان بە ئەم کۆمەڵگەیە کەوت و من لە سەردانمدا کە هاتم شتێک زۆر سەرنجی ڕاکێشام. یەکێک لە کوڕە گەنجەکانی دانیشتووی ئەم کۆمەڵگەیە پێی گوتم لە جیاتی ئەوەی داوای شتێک بۆ خۆی بکە، گوتی ئێمە قوتابخانەمان نییە، ئەگەر بکرێ قوتابخانەیەکمان بۆ بکەن. ئەوەی ئێمە پێمان کرا و کاتەش من بەڵێنمدا گوتم ئەوەی پێمان بکرێ بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی زیانیان بەرکەوتووە درێغی ناکەین. ئەمڕۆژ ئێمە لێرێن بۆ ئەوەی بەڵێنەکەی خۆمان جێبەجێ بکەین. هەرەو کاتە من پەیوەندیم کرد بە حکوومەتی فیدرالی عێراق بەڕێز مستەفا کازمی و داوام کرد لە بودجەی تەوارە ئەگەر پێیان بکرێ یارمەتی هەرێم دەن وەکو مافیا و خەڵکە، بەڵێنی پێداین کە ئەوانش بە بڕێک پارە هاوکاریمان بکەن. بەڵام چاوەڕێی ئەومان نەکرد و هەر لەو کاتە من و پارێزگاری هەولێرم ڕاستپارت لەگەڵ وەزیری شارەوانی و بەڕێزانی تری کە معنین بەو مەوزوعە بۆ ئەوەی قەرەبۆی ئەو خەڵکە بخەملێنن و بزانین چیمان پێدەکری بە ئەو یارمەتیان بدەین. بە سوپاسەوە هەموو ئەو بەرپرسە ئیداریانەی کە هەر لەو کاتەوە لەگەڵ خەڵکەکە خەریک بوون و لە پاککردنەوە و لە ڕزگارکردنی گیانی ئەو خەڵکە و دواتر خەملاندنی زەرەر و زیانەکان و پرۆسەی قەرەبۆکردنی خەڵکیش هەر لە سەرەتاوە لەگەڵیاندا بوون. من دەستخۆشیان لێ دەکەم، هیوادارم نمونەتان زۆر بێت. دروستکردنی ئەم قوتابخانەیە بەو شێوەیە بوو کە لەسەر داوای ئەو خەڵکە پێویستە قوتابخانە دروست بکرێ. بەڵام هەر لەو وەختە زۆر لەو دڵسۆزانەی نیشتیمان پەروەر لە کوردستان باسییان کرد و ئامادەی خۆیان پێشاندا کە ئێمەش دەمانەوێ ئەگەر پێویستی بێت یارمەتیتان بدەین. یەکێک لەو بەڕێزانە شێخ فاخر بوو لە گروپی قەیوان کە گوتیان ئێمەش ئەگەر پێویست بێت دەتوانین یارمەتیتان بدەین. ئێمە داوامان کرد بۆ ئەوەی ئەم قوتابخانەیە دروست بکەن. بە سوپاسەوە ئامادەی خۆیان دەربڕی و ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی بەردی بناغەی ئەم قوتابخانەیە دروست بکەین. ئەمە ڕۆحی خۆشەویستی هاوڵاتیان، یارمەتیدانی یەکتر، بەهانەوە هاتن و دروستبوونی بڕوا و متمانەی بینی هاوڵاتی و حکوومەت پیشان دەدات. ئەمە شتێکە کە پێویستە زیاتر کاری لەسەر بکەین بۆ ئەوەی نمونەیەکی جیاوازی حکومڕانی لە کوردستان پێشانی هەموو لایەک بدەین کە حکوومەت لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ هاوڵاتیان ئێمە هەموو بەیەکەوە یەک خەممان هەیە و ئەو خەمەش خەمی نیشتیمان و دانیشتوانی ئەم نیشتیمانەیە. بەیەکەوە هاوکاری یەکتر دەکەین بۆ ئەوەی وڵاتی خۆمان بنیاد بنین و باشتری بکەین. لەم کابینەیە ئێمە زیاتر لە 50 قوتابخانەی نوێ هاتوونەتە خزمەت وەزارەتی پەروەردەوە کە 25,000 قوتابی نوێ لەخۆ دەگرێت. هەروەها بودجەی پێویستیش بڕیارمان لەسەرداوە بۆ دروستکردنی 23 باخچەی ساوایان و قوتابخانەی تر کە بە زووی هیوادارم ئەوانەش تەواو ببن لە سەرتاسەری کوردستان لە هەموو پارێزگاکان و لە هەموو ئیدارە سەربەخۆیەکان. هەر بەو بۆنەیەوەش کە ئێمە نزیک دەبینەوە لە ساڵیادی کۆچی دوایی پارێزگاری خۆشەویستمان کاک فەرسەد سۆفی داوا لە وەزیری پەروەردە دەکەم کە یەکێک لەو قوتابخانانە بە ناوی کاک فەرسەد بکات. ئەمەش بۆ پێشاندانی سوپاس و تەقدیری هاوڵاتیان و ئەو بەڕێزە جوانە مەرگە و هەروەها بۆ ئەوەی ئێمە وەکو
نواندنی وەفایەک با و کەسانەی خزمەتی خەڵکی خۆیان دەکەن پێشانیان بدەین. هیوادارم ئێمە بەردەوام بین لەوەی کە بتوانین لە هەموو کاتێکدا نەک تەنیا لەو وەختەی کە خوا نەخواستە کارەسات ڕوودەدات، بەڵام لە هەموو وەختێکدا بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی بتوانین وڵاتێکی ئاوەدانتر بنیاد بنین. من جارێکی تر سوپاسی کۆمپانیای قەیوان دەکەم بۆ ئەم هەڵوێستە جوانەیان و هیوادارم نمونەیان زۆر بێت. هەر بەو بۆنێوەش زۆر لە بازرگان و سەرمایەدارانی تریش ئامادەی خۆیان پێشانداوە بۆ ئەوەی هاوکاری حکوومەت بکەن بۆ ڕاپەڕاندنی ئەرکی خۆیان کە پێیان ڕادەست پێدرێت. بەڕێزان، بابەتێکی تر هەبوو من دەمویست لێرە باسی بکەم، ئەویش ئەوەیە کە دوێنێ شەو دیارە هەوڵێکی ترسنۆکانە دراوە بۆ تێرۆرکردنی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بە فڕۆکەی بێفڕۆکەوان. ئێمە بە تونترین شێوە ئەم هەوڵە ترۆریستیانە سەرکۆنە دەکەین و بە هەموو شێوەیەکیش پشتیوانی خۆمان بۆ بەڕێز مستەفا کاظمی بۆ چەسپاندن و پێشخستنی دیموکراسیەت و سەقامگیری لە وڵاتدا دووپات دەکەینەوە. خۆشەویستان، من وەک هەرجار دەمەوێت جارێکی تریش داکۆکی لە خاڵێ بکەمەوە، ئەویش خاڵی خۆپاراستنە لە پەتای کۆرۆنا. داوا دەکەم بەڕێزان، ئەوانەی تا ئێستا پێیان نەکراوە یان ئامادە نەبوون بڕۆن بۆ ئەوەی ڤاکسینی کۆرۆنا وەربگرن بۆ ئەوەی خۆیان بپارێزن و کەسوکاریان پارێزن. چەندین جار من دەوام لێ کردوون ئەمە ئەرکێکی هاوبەشە، بە ئەم فشارە تەنیا لەسەر کەرتی تەندروستی نەبێت. ئێمە پێویستە سوپاسگوزاری ستافی کەرتی تەندروستی بە هەموو دکتۆر و پەرستیارەکان بێن کە شەو ڕۆژ لە خزمەتی ئێمەدان. بەڵام بۆ سوکردنی ئەرکی ئەوان ئێمە خۆمان دەتوانین بە کوتانی خۆمان بە ڤاکسین زیاتر خزمەتی خۆمان بکەین و وڵاتەکەمان بکەین و ئەم بارە قورسە لە سەرشانی ئەوانیش کەم بکەینەوە. داواتان لێ دەکەم ڕەچاوی ڕێنماکانی تەندروستی بن، خۆتان بپارێزن و هیوادارم هەمووتان هەر سەلامەت و سەرکەوتوو بن. کوردستانیشمان هەرەوەتان بێت. زۆر سپاس.